ئێمە دەبێ هەڵنەچین حەماس نەمانگرێ شعارەتی شۆڤێنی نەدەین بە نەوعێک کار بکەین کەوە خەڵک تێبگا ئێمە بەڕاستی باوەڕمان بەوەیە کە کەرکووک شاری برایەتی کورد و تورکمان و عەرەب و کرد و ئاشوورە بەوەی وەکو گوتم هەوڵ دەین لە هەموو بوارەکانی ژیانە مجتەمەعی کەرکووک یەکخەینەوە بەشیان بدەین چیمان مەسەلەن ئەگەر ئێمە پارەیەکمان تەرخان کرد یا پێمان تەرخان کرا یا پێمان وەرگیرا چ لە حکوومەتی هەرێم چ لە بەغدا بۆ کەرکووک هەر بۆ کورد سەرف نەکرێ بۆ گەڕەکی تورکمان و عارەب و کورد و عاشور سەرف بکرێ مەقسەدم عەرەبی ڕەسەنە عەرەبی ناڕەسەن دەبێ بچنە جێی خۆیان دەبێ تورکمان شعور بکا کە کورد بەشی دەدا حەقی دەداتێ احترامی دەگرێ قسە کافی نییە بڵێن برایەتی کورد و تورکمان و چەند ساڵ 50 ساڵ دەڵێن برایەتی کورد و عەرەب و کەسی برایەتی کە بوو بەسەبەبی ئەنفال و چەکی کیمیاوی لە هەڵەبجە و داگیرکردنی کوردستان و دەربەدەرکردنمان و لەناوبردنی سەدان هەزار کورد ئەوە کافی نییە کورد دەمێکە دەڵێ قسەی ڕوت ناچێتە گیرفانەوە ئەبێ بەکردەوە پێیان بسەلمێنین بە برا تورکمانەکانمان برا عەرەبەکانمان برا عەرەب ڕەسەنەکان برا کرد و ئاشوورەکان کە ئێمە بەشیان دەدەین کەرکووک بە ئی خۆمان دەزانینی هەمومان نەک بە ئی کورد دەزانین